مامۆستای کۆمەڵایەتیمان کە ئەمەنە لوتی بەرزە ئەمە کە دەیبینن ئەمە ڤیددیۆی ئەمڕۆی ئەو کچە قوتابیەیە کە گوڵەکان لەگەڵ خۆیدا دەبات بۆ مامۆستاکانی بۆ قوتابخانە و پێشکەشیان دەکات. کاردانەوەکان تا بێت زیاتر دەبن لەسەر بڵاوبوونەوەی گرتە ڤیددیۆی کچە قوتابیە کە لاسای مامۆستاکەی دەکاتەوە. من ئەمڕۆ پەیوەندیم کرد بە دایکی ئەو کچە قوتابیە و باسی لەوە کرد کە کچەکەی ئەو بەهرەی هەیە کە ئەتوانێت لاسایی بکاتەوە بۆیە لاسایی ئەکتەرێکی تورکی هاوتەمەنی خۆی کردووەتەوە کە لە گرتە ڤیددیۆیەکدا و کچە ئەکتەرە لاسای مامۆستای خۆی کردوەوە ئەمیش بە هەمان شێوە دووباری کردوێتەوە و بەو شێوەیە قسەی کردووە. ئەم بابەتە لە هەینی ڕابردوو کاتێ ئەم ماڵە میوانیان دەبێت پورزاکانی لەوێ دەبن هاوتەمەنی یەکەن بێکەوە یاری دەکەن و ئەم گرتە ڤیددیۆ تۆمار دەکەن لە کاتی نردنی بۆ یەکتری لە شوێنێکدا بڵاو دەبێتەوە و بەم شێوەیە کاردانەوەکان دروست دەبن و لە تۆڕ کۆمەڵایەتەکاندا بڵاو دەبێتەوە. ئەو باسی لەوە کرد کە ئەمڕۆ 25 چڵگوڵی کڕیوە و ئەم قوتابیە لەگەڵ خۆی دابردوێتی بۆ قوتابخانەکەی لە شاری کەرکووک بۆ لای مامۆستاکانی و چڵە گوڵی پێبەخشیون ئەوانیش ماچیان کردووە و تویانەکە یەشێکە لە زیرەکترین قوتابیەکانمان و ئێمە شانازی پێوە دەکەین و هیچ گرفتێکمان نییە لەگەڵیدا بۆیە ئەوەی کە هەیە کاردانەوەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندان دایکی داوە ئەوە دەکات کە ئەو هێرشە ناڕەوایانە ڕابگرن بەرامبەر بە کچەکەی لەبەر ئەوەی کچەکەی تەمەنی 12 ساڵە و قوتابی پۆلی 6 بنەڕەتیە ناتوانێت ئەو قسانە قبول بکات یاخۆ لەسەر دەرونی دەکرێت بۆیە داواکارەکە ئەو هێرشە لەسەری ڕابژیرێت ئەوەی کە هەبووە تەنها لاسایکردنەوەی ئەکتەرێکی تورکی هاوتەمەنی خۆی بوو هیچی دیکە نەبوو پەیوەندی بە مامۆستاکانەوە نەبووە ئەوەی کە هەیە ئەمڕۆ سەردانی قوتابخانەی کردو و لە ئێساشدا لە خوێندن بەردەوامی هەیە لە شاری کەرکووکە لە خوێندنی کوردیە ئەمە پێشتر ئەم خانەوادەیە لە شاری سلێمانی ژیاون بەڵام چەند ساڵێکە گەڕاونەوە شاری کەرکووک و مامۆستاکانی ئەو قوتابخانەیە زۆر هاوکاری ئەم کچە قوتابیە بوون و هاوکات دایکی باسی لەوەش کرد کە ماوەیەک لەمە پێش باوکی کۆچی دوایی کردووە گرفتێکی دەرونی ناخۆش بەسەر کچەکەی هاتووە دوومانجێک لە خوێندن دابڕاوە بۆیە لێسەدەکە گەڕاوەتەوە بۆ خوێندن با بەردەوامی هەبێت و داوە لە هاوڵاتیان دەکات کە هێرشەکان ڕابگرن. ئەمە کە دەیبینن ئەمە ڤیددیۆی ئەمڕۆی ئەو کچە قوتابیەیە کە گوڵەکان لەگەڵ خۆیدا دەبات بۆ مامۆستاکانی بۆ قوتابخانە و پێشکەشیان دەکات.